جەنگی بەدر لە مێژووی ئیسلامدا. جەنگی بەدر لە حەڤەی ڕەمەزانی ساڵی دوی کۆچی ڕوویدا. جەنگی بەدر یەکەم ڕوبەڕووبوونەوەی نێوان هەردوو سوپای مسلمانان و بێباوەڕان بوو. سوپای مسلمانان بە سەرکردایەتی پێغەمبەری پێشەوە درودی خوای لێبێت و سوپای قوڕەیشەکانی مەکە بە سەرکردایەتی ئەبوو جەهل بوو. هۆکاری بەرپابوونی ئەم جەنگە کاتێک ئەبوو سوفیانی کوڕی حەرب لە شامەوە بە کاروانی بازرگانی قوڕەیشیەکانی مەکەوە دەگەڕایەوە بۆ مەکە. مسلمانان لاپێنە و تۆڵەکردنەوە و دەستگرتن بەسەر ئەو کاروانی قوڕەیشیەکاندا چون تا ڕێگا لە کاروانەکە بگرن، چونکە مسلمانان هەموو ماڵ و سامانیان لە مەکە بەجێهێشت بوو. لەلایەن دەسەڵاتدارانی مەکەوە دەستی بەسەرداگیرا بوو. هەرچەندە ئەبوو سوفیان پێشگەیشتنی مسلمانەکان بەم هەوڵەی زانی و توانی خۆی و کاروانەکە دەرباز بکات و بە ڕێگەی ئاویدا گەیشتەوە مەکە. بەڵام سەرانی قوڕەیش بە زانینی ئەم هەوڵەی پێغەمبەر و هاوڵانی بانگی شەڕیاندا و بە سەرکردایەتی ئەبوو جەهل بە سوپاوە هاتنە دەرەوەی مەکە. سوپای باوەڕداران بۆ بەرگریکردن بەرەو ڕۆژاوای مەدینەکشان و لە ناوچەی بەدر ڕوبەڕووی یەکبوونەوە. لەم جەنگەدا سوپای ئیسلام تەکتیکی جەنگیان بەکارهێنا بە گرتنی سەرچاوی ئەو لە سوپای بێباوەڕان. هەرچەندە سوپای مسلمانان 300 کەس بوون و لەشکری قوڕەیشیش 1000 کەس دەبوون. بەڵام لە کۆتاییدا مسلمانان بە پشتبەستن بە خودای گەورە و بەکارهێنانی پلانی جەنگی توانیان سەر بکەون بەسەر قوڕەیشیەکاندا. ئەنجامی جەنگەکە بە سەرکەوتنی مسلمانان کۆتایی هات. لەم جەنگەدا 14 کەس لە هاوڵان شەهید بوون و لە بەرامبەریشدا قوڕەیشیەکان 70 کوژرا و 70 کەسیشیان لێ بەدیلگیرا. تواناوهێزی سەربازی مسلمانان بە سەرکردایەتی پێغەمبەری پێشەوە درودی خوای لێبێت لە پاش ئەم جەنگە بە ناوچەکەدا بڵاو بوویەوە و چەندین هۆزیتر هاتنە ناو ئاینی ئیسلامەوە. جەنگی بەدر سەرەڕای سەرکەوتنی لایەنی سیاسی و سەربازی بواری شارستانیشی گرتبووە خۆ. بەوەی هەر دیلێک بتوانێت 10 منداڵی مسلمان فێری خوێندەواری بکات ئازاد دەکرێت. هاوکات غەنیمە و ماڵ و سامانێکی یەکجار زۆر کەوتە دەستی مسلمانان. تەخت و تەلەری بێباوەڕان کەوتە لەرزین. خوای گەورە مسلمانانی سەرخست و هەیبەت و شکۆ بۆ مسلمانان دروست بوو. جەنگی بەدر یەکێکە لەو جەنگانەی بەردەوام مسلمانان بە درێژایی مێژوو شانازی پێوە دەکەن.